دیارە کرێنشینی خەمی هەمومانە و ناکرێ ئێمە لە وڵاتی کابین کە ئێمە بەرپرس بین و خەمی خەڵکمان نەبێ بە دڵنیاییەوە لە هەموو دنیاە کاری نیشتەجێبوون کارێکە کە هەموو وڵاتانی دنیا کاری لەسەرەکە و هەنگاوی بۆ ئەنیەوەی بتوانێ ئەو پرۆسەیە بەردەوامی هەبێ. دیارە ئێمەش لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم و پاش دەرچواننی یاسای وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006 حکوومەت هەنگاوێکی نابوو ئەوەی بتوانێت نیشتەجێبوون بۆ خەڵک بکە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەت بودجەیەکی تایبەتی نەبوو بە نیشتەجێبوون و پلانێک نەبوو بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگای ئەو پلانەوە یەکەی نیشتەجێبوون دروست بکە، هەڵبەتە لە ڕێگای وەبەرهێنانەوە توانی کۆمەڵێک پرۆژەی باش دروست بکە کە ئەمانە بوونە هۆی ئەوەی کە ئەو قەیرانە دایرانەی گەورە هەبوو کە لە ساڵەکانی 2000ەکانە هەبوو بێتە هۆی کەمکردنەوەی ئەو قەیرانی نیشتەجێبوونە و لەوانە توانرا نزیکەی 45 بۆ 46,000 نیشتەجێبوون دروست بکرێ. بن باسی پارێزگای سلێمانیەکەم لەوانەیە 11,184 بە شێوەی سندوق بوو کە بۆ خزمەتی خەڵکی کرێنشین بوو کە ئەم یەکانە بە نرخێکی زۆر کەمتر لە 5 دەفتەری یا 50,000 دلار با بڵین و لەگەڵەوەشا لە 150 یا لە 130 حکوومەت لەلایەن خۆیەوە پارەکەی ئەیە و بە قستی 10 ساڵ و ئێستاشە هی هەڵەبجە و چەمچەماڵ و هەمووی بۆ 20 ساڵ حکوومەت پارەکەیان لێ وەرەگرێتەوە لە ڕێگای سندوقی نیشتەجێبوونەوە بانکی نیشتەجێبوون. دیارە لەگەڵ ئەوەشە ئێمە هەر لە ناو پرۆژەکانی خۆشمانە لەو بڕە یەکەی کە باسم کرد کە نزیکەی 45 بۆ 46,000 نیشتەجێبوون ئێمە زیاتر لە 20,000 نیشتەجێبوونمان بە نرخێکی گونجاوە کە 5,000 دلار کەمترە 50,000 دلار کەمترە بۆ خەڵکێک کە توانێت سودمەند بێ وەکو خەڵکی کەم دەرامەت و یا با بڵین فەرمان بەر و خەڵکی چین و توێژ. دیارە ئەو بابەتانەی کە ڕوویە لە ساڵەکانی 2013 بەدواوە کە نیشتەجێبوون بە 3 بڕیار ڕاگیراویش بڕیارەکانی 109 بوو و 154 و 199 بوو نیشتەجێبوون ڕاگیرا و دوای ئەوە هۆکارێکی گەورە هاتە پێشەوە کە ئەوش هۆکارەکانی شەڕی داعش و قەیرانی دارایی و ئەو ئاڵۆزی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی و هەروەها قەیرانی دارایی لە ناو هەرێمی کوردستانە و کۆرۆنا ئەمانە کۆمەڵێ بابەت بوون کە کاریگەریکی تەواویان هەبوو لەسەر پرۆسەی ژیانی خەڵکی کە ئێمەش بەدەرنین لەو پرۆسەیە کە دنیا زۆربەی بە قەیرانی کۆرۆناوە کێشەی هەبووە. ئەمانە هەمووی کاریگەری لەسەر بودجەی حکوومەت و بودجەی خەڵک تاکیش هەبووە و لەسەر دەخلی تاک هەبووە. ئەمانە کۆمەڵێ هۆکار بوون کە نەئەتوانرا بە شێوەیەک لە شێوەکان کار بۆ یەکەی نیشتەجێبوون بکرێ و خەڵکیش هەڵبەتە لە زیادبوون ناوەسێ و ساڵانە خەڵک زیادەکە و پێویستی بە یەکەی نیشتەجێبوونە بۆیە حکوومەت جارێکی کە بیری لێ کردەوە بە شێوەیە زێ لە شێوازەکان نیشتەجێبوون بکاتەوە بۆ خەڵکی کەم دەرامەت. ئەوە بوو لە 5/5/2021 بڕیارێک لە بڕیارەکانی 576 و 577 ئەمانە دەرچوون بۆ ئەوەی جارێکی کار لە سەرەکەی نیشتەجێبوون بکرێتەوە. ئەوە بوو ئێمە جاری کە دەستمان کردەوە وەکو بەرەبراتی وەکو دەستەی وەبەرهێنان بە لەسەر کاری نیشتەجێبوون و کارمان بۆ کۆمەڵی پرۆژە کردووە کە ئەو پرۆژانە دوو جۆر لە خۆگرن کۆمەڵێکیان کە پرۆژەی های کۆست و مام ناوەندن کە بۆ عمومی خەڵکە بێ و خەڵکەتوانێت سودمەند بێ لەیان هەم. دیارە من پێشترش وتم مەبەستەکەمان لە وەبەرهێنانە دوو شتە، یەکەم ئاوادانکردنەوەی وڵاتە، دووەم دەستی کارە، ئەمە گرنگەکانیەتی وەبەرهێنانەکە ئیش لەسەر ئەو بابەتەکە و بێجگە لەوەش کارێکی کە ئەویشان بەشێکی دووەمی ئەو پرۆسێک کە بۆ خەڵک بوو بۆ خەڵکێکی چین و توێژ و فەرمانکانی حکوومەت کار بکەین و ئەوەشمان کردووە لەگەڵ فەرمانکانی حکوومەتە و کۆمەڵێک ئەو فەرمانکانە ئێمە توانیومانە کە ئیشی نیشتەجێبوونیان بۆ بکەین. بڕیارێکی کە حکوومەت دەرچوو کە ئەم بڕیاریان زۆر ئەمیشیان بۆ خەڵکی کەم دەرامەت گرنگ بوو، ئەویش 20,000 نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت دروست بکرێەوە 9,000 نیشتەجێبوون کە پێشتر کاری بۆ کراوە ئەو 9,000ش بخرێتە ئەم قاڵبەوە بتوانرێت لە ڕێگای حکوومەتەوە کاری ئەویان بۆ بکرێت کە
یەکەی نیشتەجێبوونیان بە شێوەی قستی درێژخایەن و بۆ کەم دەرامەتان دروست بکری هەڵبەتە لە ئێستاە تەواوی ئەم ڕێکارەکان کاری لەسەر کراوە چ لە بوونی ڕێنمایی وە چی لە داتاکان وە چی لە دابینکردنی زەوی وە چی لە ئەو پێوەرانی کە پێویستن بکرێن و ئەڵبەتە لەگەڵەوەشا بە ئۆنلاین توانراوە لە ڕێگەی حکوومەتەوە بزانرێت چەند یەکەی نیشتەجێبوون پێویستە. ئێمە ئەوەی کە لەم پەرە لەبەر دەممانە یەکەم نەبوونی زەویە، زەوی زۆر کەمە بۆ ئەوەی کار بکەین چۆن ئەگەر زەویش هەبێت زەوی زۆربەی کێشەدار و ئەوەیە و ئەبێ لە ڕووی یاساوی ئەبێ ئەم زەویانە ساغ بکرێتەوە تا بتوانی بە شێوەیەکی ڕێک و پێک پرۆژەکان ئەنجام بگەێنی و لەم پەرێکی دیکەش ئەوەیە و بەرهێنەرەکان یا با بڵین خەڵکن بۆ قستی درێژخایان لەوانەیە کەمتر بێنە ژێرباری چکەم پێویست بەوە کە حکوومەت خۆی بەشێک بێت لەو کارە بۆی وەبەرهێنەرەکەش دڵنیایی ببالەوەی کە ئەو تەواوی ئەو زەمانەیە پارەکەی بە شێوازێکی باش دەسەکرێتەوە بۆیە ئەمانە زیاتر ئەو کارانن کە لەوانەیە لەم پەر بن لە ئێستا لە بەردەم پرۆسەی نیشتەجێبوون. خۆی لە ڕاستیە ئەوەی کە خەمەڵێناوە ئێستا هەرێمی کوردستان لە نزیکەی 6 ملیۆن کەسایە، سلێمانی لەوانەیە نزیکەی 230,000 نیشتەجێبوون لە ناو شاری سلێمانیا هەیە.